بەڵێ تەماشەبان نێژاش بووی ڕۆناهی خستنەکە بهتر لەسەر ژیانە خەباتکار بەهزاد عیسان هاترێ ئەسکای بە مامۆستا محەممەد ئەمین عەباس ئەندامێ کۆمیتە ناوەندیە پارتیا دەموکراتە کوردستان سووریا لێ گەڵمنە مامۆستا محەممەد ئەمین دەمباش خوازم دەستپێکێدا خەباتکارێک کورد کۆچاخۆیان داوی کرد بە سەدەما شۆرتەکە هلکتریکێ بەهزاد عیسا بدێ ناسکردن کی بوو ژیانەوی دەستپێکە خەباتێ بەری هەرچی ئەسەر ساغیێژ ماڵباتە بەهزاد و هەموو کەس و کاریوی وش خۆرە خوازم تایبەتجی وش هەموو هەڤال و هۆگریوینە لە بازات هاتە ناسکردن یەکی کورتپەروەر ڕاستیژی بەهزاد ئەچپە سەربێژم بەرگۆ ساڵا هەشتێویەکەی حتا وەکو نیزامی گرت ئەو هشیژە خستنوی قاسی کار و خەباتان بە هەردوورە بوو ناو ڕەفێن پارتیا دیموکراتی کوردیدا ئەلپارتی وێ دەمێدا حتا وەکو بەهزاد چاڵکوانێک دەهاتە ناسکردن کورتپەروەر دەهاتە ناسکردن بەهزاد ڕۆکی ژۆژە خۆدووری ڕێبازا خۆ نەکرد خۆدووری حەزبا خۆ نەکرد خۆدووری خەڵکی خۆ نەکرد و هەڤالێ خۆ نەکرد حتا وەختی ڕجێمێ کرا حەبسێدا سەبەبێک بوو موقفێکی کورتپەروەری گرت موقفێکی زڵم و زۆرداری سەر مڵەتێک خۆ قبول نەکرد سەر وەضعی سووری شکلی خۆی عام هەیە دوێ دەمێدە تێگەشتی بوو وەختێک بۆ هەنگا خزمەت دەکردن دجێشێ سووریدا عسکەریا ئەجباری بوو بەهزاد دوێ دەمێدە هەنگا سەرتاء حافظ ئەسەد چێ بوو بەهزاد گوت بۆ نۆ ژێرە گوتنگوێ دەمێدە گۆلا ینی گوتنا لا و نەعەم هەبوو دوێ دەبەرێدا بەهزاد سەبەبێ وێ ناکردنە سژنێدا اعتیقالا سیاسی بەهزاد دوێ دەمێدا زوڵم و زۆرداری گوت نیزامە حافظ ئەسەد نیزامێکی خراپە نیزامێکی گەنیە تعدیل مڵەتی سووری عام کێ تعدیل کوردات کێ ژ بەرەوەیەکە هەنێ ئەس بێژم نۆ و گوتنا خۆ ئەس بەردە مەسوولم نظام دوێ دەمێدە کرا سژنێدا ئەو شەشێ خستن گەلک دەرزیە خراپ لێدان حتا ناحیا رجولیدا ئەو شەشێ خستن پیشتی هاتە بەردانجی یعنی حتا بهشبوونی خەلکەکی مرۆڤ ئەهل دۆست لێ خەبتین ژبەرگۆ بێهش کرد بوو نیزانە حتا گو سجنیژی هاتە بەردان بەهزاد ماوا ناس کرد بەهزاد مەناس کرد ساڵا هەشتی و شەشێدا وەختی هەنگا بوو ئەو تشتا مەیار شامێ چێ بووی نەورۆزامەیە هەشتی و چارێ هەشتی و شەشێ شامی هاتە چێکردن ئەو بەهزادێک و ئەمنها ناسکن و مامەبەریان هەناس کرد هەنگی ناو مزاهرێ دەبوو شامێدا ئەو شەهیدیمە یەکەمین شەهید سلێمان ئادی کێلەکا وینا دەبوو بەهزاد کێلەکا وینا دەبوو شەهید سلێمان شەهید کرد دوێ دەمیدەژی بەهزاد گوت هەنگیژی گۆنا و هەنگانیژی چاڵکمانی پارتیا مەبوو دوێ دەمێدا و بەهزاد دوێ دەمێدا هاتە تەکلیفکردنجی شقیبەل قیادامەیە شامێوە راپۆرتێکی تەفسیلی نویساندن ئەس دەکرێن باش راپۆرتێک بوو خاتی قیادا قامشلۆ ڕێکردن مولابەساتی قەدیە سلێمان ئادی گوچلو شەهید کە یا هەموو قیادامەیە قامشلۆ ڕێکردن بەهزاد ماوا ناس کرد بەهزاد بخابن ئەسکارم شتێکی ئوژدانی بێژم ما وەکو گوندی وینا ئەهلی وینا مرۆڤی وینا دۆستی وینا حتان پارتی کوردیژی ئەسکارم بێژم پچێکی هاتە ئێهمالکردن ئەس بەریە هەر کەسی ئەس بێژمە خوا نەک بێژمە کەسی مامۆستا محەممەد ئەمین پرسامە ئەف بە ژبەر چێ خەباتکارێکی بە بیرەنگێک و خەبات دەبەر دۆزێ دەکردیە و بووە قوربانی و گەلک تشت ژە دەستدان وەکە مرۆڤ پشتێک و ژە زیندانێ هاتە دەرخستن چاوە هاتە دەرخستن ژالی ڕژێمە سووریە بە دە هەمان دەمەدە ژە ئالیێ پارتیاک و خەبات ژێرەت کرد هاتە ژبیرکردن سەدەم ژە چ بوون بەێ ئەنەت بێژمە ژبیرا کرد ئەس ئەبەت نازبێنە نامژی لێ کەسێ کار و خەباتی تجاری ناینە ژبیرکردن بۆ خاطر ئەم بێنا ئەم واقعی بن کەسێ وەکو بازار ناین ژبیرکردن نەت ساغیتیا خۆ دو نەمر لێ ئەس بێژم بەکی ئەم واجبێ خۆ بتوانیت ئالیوی دەنەڕابوو بوون یاما مثلا فەنانینێ کورد مناڵبرینێ کورد یه سیاستمەدار هاتنە وەکە گوتی هەکە شەهید کەت بن هەکە ئەمرێ خودت عادا ینی هەمووش بە ئەمرێ خودیا چوبنە بەر دلۆڤانیا خودێ ئەس نەتبێژم تێنە ئەهم نەتبێژم لێ ئەتبێژم بەکی واجباتی خۆ ئەم ئالیەوادا تشتاژما تێ خۆستنیان ژما بێ خۆستن ئەم پێکنانی بێ زانێژی حرەکە کوردیان پارتیامە دەڤەناژێدە ئەمکانیاتی محەدەد هەنا مهۆنیکاری بەلکی مانیکاری بوو ئەمریکن ئۆروپا بەلکی مانیکاری بوو دێ ئەبەد ڕۆکیش ڕۆژە سەردانێمە و تشتێمە و سلاڤامە و کارێمە وەکە گوتیە ئەم سەردە هەر ڕووکی ڕۆژامە خۆشی نەدا ئالیکی حتا ئەز گوند بووم وحتى ما لم هذا دبري وحتى الدركت مجي نتيجة ظروفين سياسية وبسر روجافاي كردستان دهات روكي روجا أزوكو براككي وهوالو هوكري وغيري منجي
يعني غير مجي قالك سرطاني ويتكلم يا بجم بوك واجب على اكمل وجه ما بلكي حقيقي ما بيكناني بي قالك ما جولو بهتر جرا بيكاني بانا قالك ما جولو بهتر ام بادي ولا شو بانا قالك جولو بهتر محمد امین پرسک دن جبرچه دماغو خباتکار پشتی کوچا داوید کن لدف کردان دجواکا کردی ده لسر تبا استان نوکا با بحثا رولو خباتو گرینگیا رولاوی دجواکه ده دبردوزه ده تکرن جبرچه حتا کو دجیان ده بحمو هولکه تجبیر کرن چه اگر هاتو كارينين ياجي بما بس تجبير كرن لا قناعاتي مدى بشكل طبيعية حياة مراتي ما حموكي دا جبر حتى خلق جياني دا حتى كيجا مناضلك بفنانك بتشبي حتى جياني دا جيان بكي اكيد جي ونوك هنقاقو زعاد بيا سنتا بشرية القناعاتي مدى ابن جبر حتى جياني دا كاري خودكي شغلي خودكي لبيشتي تشي بردلوفانيا خودي خلقي بضمير وبوجدان بجمع سروانا باخر سروانا تشتغلن بهذا منقوت هات تجبير كن ليس از بجم تشي في بن غيري وينا بنجي بلكي ام بيجن على اكمل وجه تماميات وواجبات اخو بلكي ام بيكنين يا بجميوك بهذا ناينا جبير كن من صفحه خويا فيسبوك لبنسان قوتيا ديروك جي كسيوكو بهذا جبيراناكي جبر كوري كردايتي بون مامۆستا محەممەد ئەمین دخوازم پرسەکێ بکەم دەماک و زیندانی هاتە دەرخستن تە بخۆشی داخویاکردن و هەنگی دەرزی لێ خستە بوون دەرفەتە زەواجێژی پێشەوەی نەمابوو نەماکاری بوو زەواجێژ کێژانە هەرژینیە پێکبینێ وەکە پارتیا دەموکراتە کوردستان سووریا هەوڵێک ژبووی هاتە داندا و وەرێ چارەسەرکردن بە ڕێژەیەکە کێم بەگەرێ ژیانە خۆیان ئاسایی سروشتی ژیانێ بڕێ ببێ هەواڵێ ما دۆستێ مە دوێ دەمێتی وەختی و زیندانیژی هاتە بەردان او تخسيريات بيجي لها تكن يعني ام سرد تشون ما قوت وشو معالجات خوش قالك دبر شو معالجات خوش براسي دوسي وينا هفالي وينا يي بارتي وغيري بارتي بيدا مدب سرد تشون وبخورتيجي بسرد تشون دي مخا بالرجيم التشكير استعمال كبوت شي زيدي قوتا محموكا زيدتري قوتا هر يكيشما استخدام حمود شي فيرا وكم هو بيجي او مصلايان درزياج بو سري وينا جبو لاشي وينا يدي جبو حمود شي وينا او درزيلي دابون يعني وي جيانا وينا فقط هم حمو اريادا باشا قوتنا تا جتبا اليان كردرا ج سركردان را چيا داكو جاركدن خباتكاركي مينا بهزات عيسان ويش بيركرن بيستوري چوري كرن داكو هنا دجيان دا رئيس دوانوري قرتن بله از بيجم تشيكي مناضلها بي تشيكي كرد برورها بي حركة كرديج ما حموكا تيخصني أدبري هركسي الجزء أكجوي حركة هنيما دي جماعتي خصني أم بهداري بهتر جولو أم جهدانية لو أبكن بهتر جولو هاي مج وضعي واناها بوضعي وين نساغلمية وها بوضعي وين سياسية بوضعي وين اجتماعية أبج ما حموكا المهمة هاي كيما وأم بهتر هالو جهدانية وأبكن أثناء بيجمعتين إهمال كم تمام يخو بلي كذي كيجي مقول نهاية إهمال كم تمام يخو لبهذا نتيجة ظروفي وينا يك براي وينا هات الشهيد كل جيش ده يدي تركي گەلک سپاس بۆی مامۆستا محەممەد ئەمین عەباس ئەندامی کۆمیتەیە ناوەندی پارتیا دەموکراتە کوردستان سووریا کۆلگەلما بوو گەلک سپاس مامۆستا